پندێکی ترمانێڵێت دەرزیە بکە بە خۆتە اینجا شوژنێ بکە بە بەرامبەرەکەتە. ئەوە ئێمە بەڕێزان شتێکمان لە دەروونزانی هەیە پێڵێن هاوبەشی ویجدانی، مشارەکەی ویجدانی. یعنی چی مشارەکەی ویجدانی؟ یعنی تۆ بتوانی خۆ بخەیتە شوێنی بەرامبەرەکە. ئەی ڕەحمە لە باو باپیرانمان کە جوان و تویانە دەرزیە بکە بە خۆتە. یعنی پێ دەڵێ ئەگەر تۆ تحملی ئازاری دەرزیەکە کرد خۆتان دەرزی باریکە. دقەی ناکە قید و سیا بەرامبەرەکە و خۆ تۆ نییە شوژنێکی بکە بەناوە بەقەی 50 دەرزی ئازاری هەیە. کەواتە ئەمە چیمان پێڵێ بەڕێزان؟ ئەوە لە دەروونزانیەوەمان پێڵێ باو باپی ئێمەش وا ئەڵێن ئەمە ئەوەمان پێڵێ بەڕێزان لێ پێش ئەوەی هیچ شتێک بکەیت ئەگەرەتەوێت لە ژیان بەختەوەربی، ئەگەرەتەوێت خۆگونجاندنی دەرونی و کۆمەڵایەتی و بەگەت چواردەوەرەکەدا پێشەوەی شتێ بکەی خۆ بخەرە شوێنی بەرامبەرەکە. مەسەڵەن جەنابە مامۆستای پێشەوەی زوڵم لە مناڵێ بکەی کە ئیشەڵا ئێوە لەوانە نین بەس بەداخەوە هەمانە هەندێک بەناو مامۆستایە ئەجنا مامۆستانیە فەرق و جیاوازیەکە لە بینی مناڵەکانە بە پێی حیزبەکان بە پێی شارەکان هەمانە بە واقعی بن. ئەڵێ پێشەوەی هیچ شتێ بکەی خۆ بخەرە شوێنی دایکی و مناڵە. ئایا ئەگەر من دایکی و مناڵە بم قبوڵەکەم مامۆستا دەرەجەی لێ بشکێنێ بە ناحەق؟ قبوڵەکەم سوکایەتی پێ بکە؟ قبوڵەکەم ئەڵێم نەوەڵە کەواتە منیش نایکەم. من پێشەوەی باسی تۆ بکەم و غەیبەت بکەم با خۆم خەمە شوێنی تۆ ئەی قبوڵەکەم تۆ غەیبەتم کەیت و باسم کەی بێگومان نە کەواتە نایکەم. بەڕێزانێ ئەتوانین ئەمە بکەین. بڕواتان هەبێ ئەگەر هەر یەکێ لە ئێمە ئەمەی تەطبیق کردایە لە زۆر بەڵاو کێشە ڕزگارمانە بوو. بۆیە تکایە جەنابتان ئەو بینەرە بە ڕێزانە ئەو بیسەرە بە ڕێزانە کە ئەمان بینن پێشەوەی هیچ شتێ بکەی خۆ بخەرە شوێنی بەرامبەرەکە بڵێ ئایا ئەو ئەمە بەرامبەر من بکە من قبوڵ یەکەم؟ ئەگەر قبوڵی کرد ئەوە شوژنەکەیە دەرزیەکە بۆ خۆت و شوژنێ بکە بە بەرامبەرەکەتە.